ژمارەیەک لە هونەرمەندانی هەڵەبجە و سلێمانی سەرقاڵی ئامادەکارین بۆ نمایشکردنی شانۆیی سرودێک بۆ ئیکارۆس. ئەم پرۆژە هونەریە دوای چەند مانگێک لە پرۆڤەکردن لە ئێستادا لە قۆناغی کۆتاییدان و بڕیارە ڕۆژی 27 ئەم مانگە یەکەم ڕۆژی نمایش بێت لە شاری هەڵەبجە. سرودێک بۆ ئیکارۆس نوێترین پرۆژەی شانۆیی گروپی زبۆ شانۆیە کە لەلایەن ژمارەیەک لە هونەرمەندانی گەنجی هەردوو شاری هەڵەبجە و سلێمانیەوە بەرهەم دەهێنرێت. ئێستا لە کۆتا ڕۆژەکانی ئامادەکاریدان نزیک بوونەتەوە لە نمایش. ئەم پرۆژە هونەریە جیاواز لە تەواوی پرۆژەکانی دیکە لە شاری سلێمانی و هەڵەبجە بە دوو قۆناغ ئامادەکاری بۆ کراوە. هونەرمەندانی هەڵەبجە ئاماژە بەوە دەکەن بۆ ئەنجامگەیاندنی هەر پرۆژەیەکی هونەری لە هەڵەبجەدا چەندین لەمپەر و گرفت دێتە بەردەمیان. گیرروگرفتەکانی بەرهەمێنانی ئیشی شانۆیی لە هەڵەبجە ئەتوانم بڵێم جیاواز لە هەموو کوردستان دوو قات و سێ قات و چوار قاتە. ئەکرێت لە کوردستان مەسەلەن گیرروگرفتەکان زۆر جار پاڵپشتی مادی بێن پاڵپشتی معنەوی بێ، بەڵام ئێمە پاڵپشتی لۆجستیشمان نیە. بەداخەوە خۆتانی بینن ئەمە هۆڵ نییە، ئێمە کردومانە بە هۆڵ ئەمەوامان لێکار ڕۆژانە ئێمە بەلایانی کەمەوە تەنها 6 بینەر 40 بینەر 30 بینەر بتوانین بکەینە ژوور و نتوانین پێشوازی تەواو لە هەموو بینەرەکانمان بکەین. چارەنووسێک کە هەرگیز لە چارەنووسەکەی دادانیۆز باشتر نابێت. کار ئاسانی ناکرێت بۆ هونەرمەند بۆی کارەکانی زوو بۆ بچێتە پێشەوە لە ڕووی مادی و معنەویەوە، یعنی هەتاوکو پێیان بکرێت زیاتر بۆ دواوت ئابام ڕێگر دروست ئەکەن لە بەردەمدا تا ئەوەی هاوکارە بن و دەست بگرن بڕۆیتە پێشەوە. کۆمەڵی گەنج ئەمڕۆ لێرە لەم کاستەیە کۆبۆتەوە، یعنی بەشێکی کە خەڵکی سلێمانیە ڕێگاکی زۆر ئەبڕێیەتە ئێرە. ئەمە خۆی لە خۆیان جێ ڕێز و تەقدیرە بەڕاستی، بەڵام وەک ئەبینی ئەمە بەپێی پێویست لە هیچ لایەن و ڕێکەوە نەهاوکاری ئەکرێنە بەدەمتەوە یان وەکو وتم بگرە ڕێگریشێ بۆ دروستەکەن سەرڕێی ئەو هەموو هیلاکی و ماندوو بوونە. ئەم پرۆژە هونەریە بە دوو ستافی هونەرمەندانی سلێمانی و هەڵەبجە بەرهەم هێنراوە کە ئامانجی سەرەکی لێی دروستکردنی لێک تێگەشتن و نزیکبوونەوەی زیاتری هەردوو شارە لە ڕووی کولتوری و فەرهەنگیەوە. ئێمە بەر ژینگەیەکی جیاواز کەوتین، هەم ماوەیەک تایە ژیان لە ناو هەڵەبجەیە و هەم برادرانی هەڵەبجە ژاتن ماوەیەک لە سلێمانی ژیان و حتمما ئەو ژینگەیەش جۆرە بیرکردنەوە و ستایلێکی ژیانی تایبەت بە خۆی هەیە، بۆیە زۆر ئیسفادەمان لەوە کرد و هەروە زۆر چێژیشمان بینی لەو بەرکەوتنە و بۆ کارە هونەریەکەش دیسان و ئیسفادێکی زۆری هەبوو لە بەرەوەی کە دوجار ئێمە خەریکین شانۆی کوردیەکەین. ئەم پرۆژە شانۆیە لە ڕۆژی 27دا کۆتاییەکانی ئەم مانگەیە نمایش دەکرێت لە هۆڵی ڕۆشنبیری هەڵەبجە. ئەم بەرهەمەش دەبێتە 8مین بەرهەمی گروپی زبۆ شانۆ کە لە ماوەی 6 ساڵی کارکردنیاندا بەرهەمیان هێناوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.